بەڕاستی تێکەڵاوبوون کۆمەڵێ زەرەر و زیانی خۆی هەیە حەرام وەکو ئێستا باسمان کرد. یەکەمیان بریتیە لە ئەوەی کە ئافرەتان ڕەوشت و ئەخلاقیان تێکەچێبەوە. هەرچی ئەو ئافرەتانەی کە تێکەڵاوی پیاوانی نامەحرەم بوون بڕۆ تەماشای زوبان و ڕەفتاریان کە لەگەڵ باوکیان لەگەڵ برایان لەگەڵ بێردیان بڕۆ بزانە هیچ حسابێکیان بۆکەن بەیان ناکەن. براکەڵێ بۆ واکێڵێ تۆ بۆ واکی، باوکێڵێ بۆ واکێڵە چیم کردو. هەموو ئافرەتەکانی تر واکەن، هەموو کچەکانی تر واکەن. مێردەکەڵێ بۆ واکێڵێ تۆ بۆ واکی، وایان نە چەنی وایە ئەوەی خۆی لەو حاڵەتەیە بێت تووشی بووە زانێ ڕەوشتی تێگەچێ. خاڵی دووەم شەرمی نامێنێ، شەرمی نامێنێ لە ئەڵڵاوە، شەرمیشی نامێنێ لە وەلیەکانی لە باوک و براوانە شەرمی نامێنێ. ڕوونیشە زۆر تەبیعی لە بەردەم باوکیان دانیشتووە پێ ئەکەنێ قاقا لێیاوە لەگەڵ کێوە کوڕی ڕەفیقم، کوڕی ڕەفیق یا ئەو کچەی ڕەفیقم کوڕی ڕێژوانە ئیترەوەشی کە بۆیە نێرێ و بۆی نانێرێ یا لە دەرەوەی بینێ شەرم کەس ناکە. هەر ناڵێ ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەمەی حەرام کردووە بە شەرمی لێ، ڕەسوڵ الله حرامی کردووە بە شەرمی لێ بکە. باوکی پێی ناخۆشە بە شەرمی نییە، حساب بۆ هیچی ناکە. خاڵی سێم زمان شڕی دەمەوەری هیچ شتێ قبوڵ ناکە. ئەوەی خۆی ئێوێ ئەیکە. کچم جارێکی تر نەکەویتە شەو وەڵاکەوە چیشت پێچێ بیکە، هەر شێڵتەر زۆرە بۆ خۆمەڕۆم بۆیە ئەو وەختە هەر بەدامی لە دەرەوە ئاسا کوڕێک شتێکی عەجایبی هێڕایەوە. ئەوی لە جێگایە کابووین پیاوێ هاو کچێکی لە پێشەوە سوار کردبوو هەواڵی کافتریایەکی پرسی. ئەیوتم ئەوە تا لەوێ بەس بۆ چیتە؟ ئەیوتی وەڵا ئەو کچەمە چێ بووە؟ ئەیوتم باشە چۆن شتی واکەی تۆ خۆی هێنی بۆ ئەوتی ئەگەر خۆم نەهێنم ڕەفیقەکەی هێنێ، ڕەفیقە کوڕەکەی خۆمی بەم باشترە. بێغیرەتی گەشتووە تاو حەددە، دەمەوەری و زاڵیان گەشتووە تاو حەددە بەسەر خەڵکیە لەبەرەوەی خۆی وا پەروەردەی کردو، خۆی ڕێی پێداوە بەروبوومی خۆیەتی. بێنە بزانم مۆبایلەکە و چیتیا دیتر دەمی لێ کاتەوە جارە پێشە موشە یەکەم جار بەشی دەست پێکەن سی خۆ فێم نییە بۆچی لێ دیوم من چیم کردووە ئەی خۆ واو نەکرد ئەی خۆ وا نەبووی ئەی خۆوانە بیریە باتەوە کە مۆبایلەکەی چیتە جا لەو بەینەیە هەمووی سڕێتەوە یاد دەسی ها دوای کە سەیری کردی چیتیانی ئەو بەسی خۆ پێ ئەو یەک جاریکە داوای کەی لێم و نازام چێوە ئیتر جارێکە نایرە داوای کالی هەموو شتێکی شتیە هەموو شتێکیش پێیەکە. یا 15 کۆدی بۆ داناوە 200 شێواز نامە و ڕیسالە مەخفیەکە مکالەمات مەخفیەکە ئیتر شتایە خۆ بڕۆ خۆتانسان مۆبایلەوانێ میتیان. خاڵی چوارەم زۆربوونی زینە. زۆربوونی زینە زۆر بووە. جا زینە ئەلکترۆنی بێ ناردنی ڤیدۆ ڕەسمی ڕوود بۆ یەکتری، یاخود زینای داوێن بێ و گەیشتن بە یەک بەجەستە بەجەسەدی بیکن ئەویش زۆرە. کەس نەڵێ زینا زۆر نەبووە. ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێتی لە ئاخر زەمانە چییە بێ؟ یەکثر زینا زۆرە بێ، زۆر بووە. تۆ پێی نازانی تۆ داماوی، تۆ لە گوێی گایە خەوتوی، تۆ گەمژەی ئاگاو لە دنیا نییە پڕە. ئەو بێ ئاگابوونەی تۆ وای کردووە زۆر بێ، ئەگەر تۆ ئاگاو لێ بێ قەدەغەیکەی زۆر نابێ. بۆیە بێ ئاگابوونی خۆ نەکەی بە بەڵگەکە نییە زۆرە، بەڵام تۆ خۆ لێ بێ ئاگا کردووە. ئەتەوێ خەڵکیش لێ بێ ئاگا بێ و قەدەغەی نەکا و نەڵێ حەرامە و نەڵێ واز بێن و نەڵێ بەسە. ئەگەر ئەڵەی زۆر نییە چەند ئافرەت پێیوەستە پێێتەوە مۆبایلەکانیان لە پڕ کۆ کەرەوە ئەنجا وەختەوەرەوە بڵێ زۆر نییە. خیرەتت هەیە وا بکەن جا وەختەوەرەوە بڵێ زۆر نییە. باشن باوەڕکەن جاری وا بووە لە هەفتەیەکە 8 کەس 9 کەس هاتووە ئێوە شایەتن ئاگادارن وەڵا خێزانم هێناوە ژن بووە پێم وتۆ بەچی وتێتی خۆمام لە خۆم کردو هەیلەوتم وەڵای ئەم هەفتەیە ئێمە 9 کەس بێ بڵێ وەڵا وا بووە وەڵای برام باوەڕ ناکەم وا بوو. تۆڵێ زینا زۆر نەبوو؟ ڕەسوڵ الله فەرمێ زۆرە بێت تۆ درۆ کرد ڕەسوڵ الله ڕاستی کرد. خاڵی پێنجەم زۆربوونی خیانەتی زەوجی. بڕۆن لە مەحکەمەکان لە حاکمەکان پرسیارکەن چەند قەضیە هەیە ڕۆژانە لەسەر خیانەت زەوجی جیابنەوە. دەبڕۆن پرسیارکەن
ئەنجا بڕۆم زان سەبەبەکەی چییە؟ بزان سەبەبەکەی و تێکەڵاوێ نییە لە مۆبایل و لە جێگاکان. بڕۆم زان سەبەبەکەیەوە نییە، سەبەبەکەیەوە دانی پیا بنێن بڵێن حرامەکەی ئەڵڵا شکێنراوە بۆیە باجە قورساوی. خاڵی شەشەم دابەزینی عقوبەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بۆ ئەو کەسانی کە ئەو حاڵەتانە ڕوایەتیان. بەڕاستی ئیبن قەییمی جەوزی فەسڵێکی داڕشتووە لەسەر ئەو بابەتە زۆر بە جوانی باسیەک، نەزانم لە مەدارج السالکینە یا لە ئیغاثەة اللەهفانە فەرمێ ئەو تێکەڵاویە کە زۆر بوو حتمەن عقوبەی ئەڵڵا دابەزێتە سەریان بە چەندین شێوە، بە نەخۆشی و بە زۆر شتی تر ڕوویان تێک. خاڵی حەوتەم دەیافەیە بۆ پیاوان و بەهشتیان لەسەر حرامەکە و فەرمودەکەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم فەرمێ دەیوت ناچێتە باشتەوە کەسێکە ئەبۆ شێوە ڕازی ئەو تێکەڵاویە و ئەو فوحشە هەبێ لە ناو خانەوادەکە. خاڵی نوێیەم ذهاب هەیبەتی الرجال، نەمانی هەیبەتی پیاوان. ئەبو الدەردە سێ زۆر جارێک لێپرسن قیامەت کەیە؟ فەرمێ ئەگەر ڕەحتێ لە پیاوانە دی، یعنی کۆمەڵێ لە پیاوان پیاوێکی بە هەیبەتیان تیا نەبوو، و ئەگەر ڕەحتێ لە ئافرەتانە بینی ئافرەتێکی بە حیا و حورمەتیان تیا نەبووە قیامەت نزیکە. دە بڕۆیە سەجاری وا هەیە تەماشای پۆلێ لە پیاوان بکە بینی غیرەت و شەهامەتیان تیا بێ، بەچی ئازانی منکەرێ لە بەردەمیان ناگرێت کە سەڵوێستی نییە. کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم فەرمێ من رأى منكم منکرا فليغيره بيده، هیچ سەڵوێستێکیان نە بە لیسان نە بە قەلبیش. کوا هەیبەت ئافرەتیش بڕۆ لەو جادە تەماشای بکە بزان چۆن وەکو پیاوە ڕوە، جاری وا هەیە داپۆشراویشن وەکو پیاوە ڕوە. کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئافرەتێکە بینێ لە ناوەڕاستی ڕێگاوە ڕوە، فەرمێ بڕۆ قەراغی ڕێگە لا تزاحم الرجال، بەناو پیاوانە وەکو پیاوە مەڕۆ بچۆ قەراغی ڕێگە شەرم بکە دەبڕە تەماشا بزانە شەرم ماوە. و ابن تەیمیە لە مەجموعە ڕەسائیلە نەک مەجموعە فەتاویە فەرمێ هەر کاتێک تێکەڵاوی دروست بوو لە بینی پیاوان و ئافرەتانە فەرمێ پیاوان هەیبەتیان نامێنێ ئافرەتانیش حەیان نامێنێ، بڕۆ بزانەوە هەیان. طبعا دەروونزانی ئێستاش واڵێ، کۆمەڵناسی ئێستا دەروونزانی ئێستا واڵێ، پیاوان وجدان تێکەڵ بوون ئەم شەرمی نامێنێ هەیبەتی نامێنێ حقیقەتەن. خاڵی دەیەم و کۆتایی فەساد التەربیە، تربێت فاسی دەبێ باشە وانتیکاس الفطرة فطرەتە کوژێتەوە وەکو ئێستا لە خەڵکا نامێنێ، سروشتی پاکی ئینسانیەتی نامێنێت لەناو خەڵکی، بۆ شێوەی لێ. ئەمە ئەو بەشەی دووەمی ئاەتەکە بوو کە لەبارەی اختیلاطەوە